نەخۆشی درێژخایەنی هەیە پیربوونی پێش وەختەیە ئیدی ئەو جیاوازە دەبینن لە ڕووی ڕوخساریشەوە دیارە کە فەرق پێ دەکرێت لەگە تەڵەبەکانیکە. ڵامشتی دەزانین زۆر زیرەکە زۆر لە یەکێک لە قوتابخانەکانی شاری هەولێرم قوتابیەکی تەمەن 6 ساڵان کە نەخۆشەی پیری پێشوەختەی هەیە لێرە دەخوێنێت و بێ جیاوازی لەگەڵ منداڵەکانی دیکە ڕۆژانە ژیان و خوێندنی خۆی بەسەر دەبات. ئەمە چیرۆکی مازی تەمەن 6 ساڵانە جادە ڕۆمەلای و دەمەوێت هەندێک قسە لەگەڵ خۆی بکەم دواتر لەگەڵ هاوڕێکانی لەگەڵ مامۆستاکانیشی. مازی خان چۆنی؟ باشی؟ مازی ئەم ڕۆژی دێ مەکتەبێ؟ چ دەکەن لە مەکتەبێکا قسەم لۆ بکە؟ لە ماڵی لەگەدایە بابەی چۆنی؟ باشی چ دەرێن قسەی چ دەکەن کە هەندە قسەم لۆ بکە دیاڵە؟ دەرسی دەخینی؟ باڵی دەرسی چ دەخینی؟ مازی لەگە برادەرەکانت ئەم ڕۆژی چ دەکەن لە مەکتەبێ؟ دەرسی چ فێر بکە دەرسەکانم لۆ باس بکە دێ؟ ها؟ ئەو برادەرەکە دەرێشتی زۆر دەزانیتن وەیە؟ کاوەرەک نەمە چ دەزانیتن؟ بڕۆ تەنیشت ڕاوەستە وەرە پێم برێ. مازی چ دەزانیتن؟ ڵامشتی دەزانین زۆر زیرەکە زیرەکە؟ زۆر مازی ئەوە برادەرەکە دەری هەموو شتێکی دەزانێت دیال لە قسەم لێ بکە چ فێر بیکا لە بۆم برێ. تازە گۆرانی دەگۆت؟ گۆرانی چ دەگۆ؟ ئیددانەکەی دەزانی؟ دەلۆم برێ. ترا باش بابە وڵات بۆ خواتلی میوەوە ئەتەکە خۆخوات خۆی دەلی ترا باشە کەلێشۆ بۆ بەبێ ڕاشو دوشو بۆ بەبێ کەلێشۆ بۆ بەبێ ڕاشو دوشو بۆ بەبێ ئافەرین. بۆ خواتلی میوەوە ئەتەکە خۆخوات خۆی دەلی ترا باشە. مازی یەکەم ساڵ نییە لەو مەکتەبەیە ساڵی پاریش لە کەیجی بوو لەبەرەوەی زۆربەی قوتابیەکانی ئێرە هاوڕێوین دەیناسن و لە پۆلی زۆر ئاگان لێ خاستن لە دەرێش زۆر ئاگان لێ مامۆستاکانی ئێرە زۆر ئاشنایی مازین دەیناسن لێرە ئاگامان لێتی بێزگەل لە خۆشمان تەڵەبەکانی زۆر وریان و ئاگیان لێتی. باشە مامۆستا جیاوازی ئەو چییە لەگەر قوتابیەکانی دیکە؟ معاناتی ئەو چییە؟ بەخۆی بەکاری ئیلاهی نەخۆشی درێژخایەنی هەیە پیربوونی پێش وەختەیە ئیدی ئەو جیاوازە دەبینن لە ڕووی ڕوخساریشەوە دیارە کە فەرق پێ دەکرێت لەگە تەڵەبەکانیکە زۆربەی تەڵەبەکان دەزانن کە ڕوخساری شێوازێکی تایبەتی هەیە و ئەوانیش دڵیان لایەتی ئاگای لێ ینی ئەو جیاوازە بەڕوونی دیارە کە مازی نەخۆشیشی هەیە بۆ قوتابیەکانیش ئاگان لێتی. باشە ئەم جیاوازی کە لە ڕوخساریدا دیارە وای نەکردووە جیاواز بێتن لەگەڵ قوتابیەکان کە بە چاوێکی کە سەیری بکەن؟ نانا وەکو پێم گوتی زۆربەی تەڵەبەکان ئاشناوین لەبەرەوەی لە کێجیش برادری بوونە ئەوە هۆکار بووە کە بەڵێ لە باخچی ساوانش لەگەڵی بوونە و لێرە زۆربیان ئاگایان لێتی و حتاکو یارمەتی دەرس و ئەوانشی دەدەن لێرە کە زۆر جاردینە ئێرە هۆڵی میوزیک کە دەرسی میوزیک دەکەین لێرە یەکەم کەس بانەخان دەکسە دەستی دەگری دەهێنی و قوتابیەکانیش بە دوای یەکدا و ئەوان دەزانن کە ئەو دەبی لە پێشەوەبی چکم دەستەی تۆزێک لاوازە وەکو قوتابیەکانی کە نیاسی پێ دەکرێت ئەنجا لە بۆ دەرس و ئەوەکانی کەش مامۆستایەکان تایبەت ینی ئاگان لێتی زیاتر گرنگی پێدەدەن چکم لاوازە قسەکردنی ئەوانەی وەکو قوتابیەکانی کەنیە. باش مامۆستا بۆ بابەتی خوێندن جیاوازی هەیە لەگەڵ قوتابیەکانی دیکە کە بە شێوازی وەرگرتن و فێربوونی یان تاقیکرا؟ تا ڕادەیەکی زۆر باشە زۆر باشە بەو شێوازە نییە کە بڵێن مەس بکەی کە نەخۆشە یعنی ئەوە وەرنەگری باشە بەڵام ناڵێن مامۆستایەکانیش یارمەتی دەرن.